فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ ژمارەی پێوانەی لە حوتەمی خولیدا تۆمارەکات و وردەکاری چێبڕچێکان ئاشکراکات. بەڕێوەبەراتی فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ کۆتایەتنی قۆناغی وەرگرتنی فیلمەکانی بۆ بەشداریکردن لە حوتەمی خولی خۆی ڕاگەیاند کە ژمارەی پێوانەی ناوازەی تۆمار کردووە و پێگەی گەشە سەندوی فێستیڤاڵەکە لەسەر نەخشەی سینەمای جیهانی نیشان دەدا. ئەم ساڵ فێستیڤاڵەکە 913 فیلمی لە 102 وڵاتی جیهانەوە پێگەیشتووە. ئەمەش پێگەی فێستیڤاڵەکە وەک سەکۆیەکی کللتوری جیهانی بەهێزتر دەکات کە سینەماکاران لە کیشوەرە جیاوازەکان و کۆ دەکاتەوە بۆ ئاڵوگۆڕکردنی ڕوانگە هونەری و مرۆییەکان. باشە بۆ قسەکردنی زیاتر بەڕێز جەنگۆ شەریف بەڕێوەبەری فێستیڤاڵ ڕاستەخۆ لە شاری بۆ خۆم لە ئەڵمانیا لەگەڵماندایە. کاک جەنگۆ سڵاو لێبێ، سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. من سەرەتا پرسم ئەم ساڵ فێستیڤاڵەکە ژمارەی پێوانەی نوێی تۆمار کردووە. ئەکرێ پێمان بڵێن چی وای کردووە خولی حوتەم بەو شێوە جیاواز و فراوانە بێت؟ زۆر زۆر سپاس کاکەکەم بەری هەر تشتی سلااو بووتە و بۆ تەماشاوان ئێوە. هەر جار ئەمە دەبێژن فستیڤالی کۆبانێ ساڵ بساڵ خۆل و گاوێن سەرەکە دابێژێت، چونکی ئەو پرۆڤیشنالی هەواڵەی مەکار دەکەن ئەو ئینتەرناشنالی فیلم فستیڤالی کۆبانێ ساڵ بساڵ مەزن دەبێژ بەر و لە ناو لە پشت پەردەی ئەو فستیڤالە هەفتی و دو کەس کار دەکەن لە جیهاتی جۆری فیلمان لە هەر جۆری فیلمێکی ئەگەر هێژماری بێژم تو بێژی ئەو فستیڤالە ئەوەندە دەرهێنەری جیهانی لەوان کار دەکەن. لەبەر ئەوە ساڵ بساڵ فستیڤالی کۆبانێ ریکۆردێکی نو تۆمار دەکەن. بەڵێ کاک جەنگۆ، ئاماژەتان بە کەمبوونەوەی ژمارەی ئەو فیلمانە کردووە کە لە ڕۆژهەڵاتەوە ڕەوانی فێستیڤاڵەکە کراون بۆی باردۆخی ناوچەکە. ئەم گۆڕانکاریە چ کاریگەریی لەسەر فێستیڤاڵەکەی ئەم ساڵە بێ بە دیاریکراوی؟ بەڕاستی ینی هەر ساڵ هەر سێ ساڵی بۆریژی لە سەرەکە فیلمێ هەری زیاد لە هالی ڕۆژهەڵات و ئێرانێ بۆ مەدهاتن. ئەم ساڵ ئالمانیا و ئیسپانیا و ئیتالیا بوون سەرەکە هەرسێ سەرەکە مەخابن ئێران و ڕۆژهەڵات بوو لە بەشی چاران بوو یا پێنجان بوو. لەبەر ئەوە ئەس دەبێژم وەزعی تێکوچووی لە ئێران و ئینتەرنێت نەبوو. هەرچەندە ئیسانها ئێمە ببینن لە ناو فیلمەکان سەدان فیلمێ داوی هەموو لە ڕۆژهەڵات بۆ مەهات بوون. نیزی 103 فیلمی داوی هەمووش ڕۆژهەڵاتی، چونکە ئەو لە کۆتایی مانگی 5 ئینتەرنێت دیسا بەگەریە بۆ ئێران پەشقال هەموو فیلم بۆ مەبرێکردن. لە کاریگەری لە بۆ فستیڤال زۆر بۆ بڕاستی، یعنی هەر سال فیلمین زۆر ئەو مدی و گەلک گەلک بە دەهان ئێمێل بۆ مەهاتوونە بتوانە بن جارێکی دیکە فیلمی خۆ بنێرن، بەڵام ئێمە یەکی شەش بکۆتای هاانی دەرگەی فیلم وەرگرتن مەگرتون. بەڵێ بەڕێز جەنگۆ، دروشمی ئەم ساڵتان سینەما یادەوەریە. پەیامی سەرەکی پشت ئەم دروشمە چییە و چۆن لە فیلمە هەڵبژێراوەکاندا ڕەنجیاوەتەوە بە شێوەیەکی گشتی؟ سینەما یادەوەریە، سینەما یادەوەریەکی بێ سینۆرە without limits وەک بڵێن بە ئینگلیزی. لەبەر ئەوە ئێمە باش دەزانن سینەمای کوردی بەتایبەتی هەموو چیرۆک و یادواری هەنە لە هەر وڵاتێکی ئێمە هیچتووە ئەو کولتوری وڵاتان بناسن بیتر. یعنی ئێمە کاتی دلێن 102 وڵات فیلم بۆ مەبرێکردن بهێوانێک و ئەمژی کولتوری ئەو وڵاتە بناسن، ئەو ناژی کولتوری ئێمە بناسن درێ بێرئانینێن چیرۆکن ئەو کولتورە. بەڵێ کاک جەنگۆ، فێستیڤاڵەکە گرنگیەکی زۆر بە کورتە فیلمەکانەیە. بۆچی ئەم جۆرە لە سینەماتان کردووەتە تەوەری سەرەکی چێبڕچەکان؟ فستیڤالی کۆبانێ هەر ساڵ بۆ خزمەتی سینەما کار دەکە. سینەماکار سینەماکارن گەنج، ئەوە سینەماکارن گەنج هەموو بە کورتە فیلمان دەست پێ دەکەن. من بخۆیەک لەوان بووم بە کورتە فیلمم دەست پێ کرد. لەبەر ئەوە دخوازن ئەو گەنجانە بناسن. فستیڤالی کۆبانێ تشتێکی دی دخوازن بینم زمان هەر فیلمێک بۆ ئێمەتە پشتی ئەوە نۆتن جۆرەی سلکشن یە جۆری یە هۆناری هەموو بۆ ئەو فیلمسازانە دچن بۆچ ئەو فیلمە هات وەرگرتن یا بوو چ نەهات وەرگرتن. تەنها نییە ئەم فیلم پێشان بدەن، نا ئەم ئەو دەرهێنەرین و فیلمی خۆ بۆ مەبرێ دەکەن بیتر وان دناسینن چی کێشەی ئێوان هەبوو تا فیلم نهاتە وەرگرتن یا چی باش بوو لە ئەو فیلمات تا هاتە وەرگرتن. بەڵێ کاک جەنگۆ، هۆکاری هەڵبژاردننی هۆڵی شۆمبێرێک فیلم پلاس لە ئەڵمانیا بۆ بەڕێوەچوونی فێستیڤاڵەکە چییە؟ بۆ بە دیاریکراوی ئەوێ شاو بەرگ فیلم فستیڤال ئەو شاو بۆ پەلات
یەکێک لە موزەیەم سینەمایە لە ئەڵمانیا ئەگەر نە یەکەمین بە دووەمینە بەڵێ لە کاتی ئێمە سینەما هاتە ناسکردن لە ناو جیهانی سینەمای بێدەنگ نزیکەی 100 ساڵە لە ئەو جۆرە حەیات تا ئیستا ئەو فیلم تێن پێشاندان بخوا مۆزەیەمێکی گەورەیە و ناوێکی گەورەیە لە هەموو ئەڵمانیا و تایبەتی لە ئەو هەرێمە هەرێمی نۆڕەن-وەستفالن تەنها نەبەس یادوەری ji بۆ فیلمانە ئەو یادوەری ji بۆ ئەو فیلمên بێدەنگیژی بەڵێ ئەگەر تو تێکەوی شاوبەر پەلات تو دکەوی موزەیەمێکی سینەما بڕاستی بەڵێ کاک جەنگۆ من دواپرسیارت لێکەم کە بەڕاستی بابەتێکی گرینگە چۆن توانیوتانە هاوسەنجی نێوان سینەمای هەر چوار پارچەی کوردستان و فیلمە نێودەوڵەتیەکانیش ڕابگرن. براستی ئێمە هەر ساڵ تایبەتمەندیش بوو ئێمە فستیڤالێکی کوردینە تایبەتمەندی فیلمین کوردی هەنە بەڵێ لەبەر وێ خەلاتێکی تایبەت بە فیلمین کوردی هەیە پشتی وێ خەلاتن فیلمی ئینتەرنەشنال هەیە ئەم دەزانن یعنی هەگەر فیلمین کوردی مەخابن هەر هێوی ئێمەژی و سەرکەوتون پێشکەون گەلێک گەلک ئەم ساڵ گەلک فیلمین سەرکەوتی بوومە هاتوو بوون بەڵام ئێمە توانم بڵێم ئەگەر بە فیلمین جیهانی را تۆزێکی نەتوانن بگن ئەو ئاستا لەبەر ئەوە بەڵێ خەلاتێکی تایبەت بە فیلمین کوردی بۆمە هەیە هەرچەندە فیلمین کوردی لە باشی دیکە لە بەشی ئەنیمێشن لە بەشی دۆکومنتاری ئەوەنەش دەپێک کە بێرکردنە بە هەمان فیلمین جیهانی. بەڵێ بەڕێز جەنگۆ شەریف بەڕێوەبەری فێستیڤاڵی نێودەوڵەتی کۆبانیا سوپاس کە ڕاستەوخۆ لە شاری بۆ خۆم لە ئەڵمانیا لەگەڵمان بوون.